الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على أشرف الأنبياء وخاتم المرسلين محمد وعلى آله وصحبه وسلم. ربنا هب لنا من لدنك رحمة وهيئ لنا من أمرنا رشدا. ربنا أرنا الحق حقا وارزقنا اتباعه، وأرنا الباطل باطلا وارزقنا اجتنابه. ربنا اغفر لنا ذنوبنا وإسرافنا في أمرنا وثبت أقدامنا وانصرنا على القوم الكافرين، آمين. لفرمودي تشلويك باس ما كرقت مان تشلو دو حديثي هنا لأربعين نووي بخزمتها عند جمع دفرمي عن أبي محمد عبد الله بن عمرو بن عاص رضي الله عنهما قال قال رسول الله صلى الله عليه وسلم: لا يؤمن أحدكم حتى يكون هواه تبعا لما جئت به. حديث حسن صحيح. طبعا أو فرمودية براني بريزم يشك لو فرموداني ك بيغمبري خو عليه الصلاة والسلام باسي قضية زور خطرناك دكا، قضية دكا ك بيويست إيمي مسلمان إيمي إيماندار بهندي وربقرين أويش قضية متابعي شريعة متابعي بيامي خواي پروردگارة تبارك وتعالى. طبعا أو فرمودية إمام نووي ده فرمي حسن صحيحة، بلام ابن رجب ده فرمي أو حديثة شيء تيدا هي ضعفي تيدا هي، بلام ناوروشي فرمودكي لقل قرآن ولقل لبي شريعته لقل وانهي تيك جيراني نية وكو بلي زانيان رحمة إخوان لبي الشيخ عثيمين كشرحي أو فرموداني كردوه أو قسي دكاتن. طبعا فرمودية عبد الله كوري عمري كوري عاص فرمودكي الروايات دكا عبد الله يشيك بولو جنزاني كخوين دواري هبوا بسردمي بيغمبري خو عليه الصلاة والسلام كخوين دواري هبوا ويشيك بولواني كفرمودي نسيونوا. أبو هريرة رضا ورحمة إخوائي لسربي ده فرمي بس عبد الله وكبلي غبطي بعبد الله يبردوك عبد الله لو زيادة الحديثي دلي أو لو لمن زيادة الحديثي الروايات كردون تشكو ده فرمي أو كاتب دينوسينا وحديثة كان من نم دينوسينا، يعني أبو هريرة هم يحفظ كردون هم يلبربون. بلام عبد الله كوري عمري كوري عاص يشكل عبادي لي أربعة فرمدكاني نسيونوا. طبعا لير أنا برابر زكاني خوم هنديك بابتها جاري مسألة قضية هوا هركاتيش بمطلقيها لبو ذمة لبو خرابية. بلام لير أنا دبيت دوبش هوا يعني حزو آرزو أو حزو آرزويك وات لێ دەکات بە دوای شریعەت کەوی ئەوە شتێکی مەمدوحە، شتێکی ستایش کراوە. و ئەگەر حەز و ئارەزوەکەت وای لێ کردی پێچەوانەی شریعەت بجوولێەوە ئەوە شتێکی مەذمومە و شتێکی قێزەونە و نەهی لێ کراوە. فرمودكي بيغمبري خوا عليه الصلاة والسلام روح جامان بقرباني بيد فرمي: لا يؤمن أحدكم إيمانتان نية، يعني إيمانتان تواونيك أو كلمي لا يؤمن أحدكم برابر زكانكم أقاتان لبي هم موزانا يعني سلف رضا ورحمة إخوان لسلبي لو فرموده ولا فرموده كان ديكا آوا شرح وتفصيل وتفسير يعني كردوك ما بستي كمال إيمانا شكون هزور زاري دبيني كابران أخوين دوارة وده زين قلت لا يؤمن يعني بمطلقين إيمان دايو تدروا ما بستي فيه كمال إيمانه چونك للاي أهل السنة والجماعة الإيمان يزيد وينقص. إيمان زيادك وكم دك يزيد بالطاعات بطاعة عبادة زيادك وينقص بالمعاصي وكم دبيته وبتي بجناه تاوان كواتا أو كسيك ضليك كامل إيمانه، يعني همو شروط إيمانك لخوي ده هنا وتد يوكو بيغمبري إخوة عليه الصلاة والسلام فرمي: الإيمان 77 شعبة أعلاها كلمة لا إله إلا الله
وأدناها إماطة الأذى عن الطريق والحياء شعبة من الإيمان. كواتا أو كسيك بحيايا يعني سيب بشيش إيماني نقصتانا أو كسيك بورمونا بسر زادي دا تيدا بريتن برديك دبيني داريك دبيني لسر رقاك لاينا بشيش إيماني جيب جينا كردوا أو قزيانة وردن دبي إنسان آقاي ليبيتن ذاك دا فرمي بيغمبري إخوة عليه الصلاة والسلام لا يؤمن أحدكم إيماني كامليني أو إنسانة نك إيماني مطلق كمال إيمانيني حتى يكون هواه تبعا لما جئت به برابر الزكانيكم إنسان كاتك إيمان داري كامل تواوى هتا حزو آرز وكاني خوي ولا نني لزي حزو آرز وكاني خوي شريعتي خواي پروردگار تبارك وتعالى زي جير نكات أو زور مهمة هر كاتيج هر إنساني ذا طبعا أو فرمودية تفاصيلي هي أو لبش الجزئية كان دا بلام لهندق بشي ديكا كاقر بونمونا كابرا نويج نكاتن بحزو آرزوي خوي أو بشيك طبعا لركنكاني إسلام بمطلقي وازلن ويجان بين كابرا نفي إيماني مطلقي لذكريتن يان بمطلقي قناعاتي بو شريعتين به نفي إيماني مطلقي لذكريتو بمسلمان لقلم نادريتو بمرتد لقلم دادريتن بهالقراوة لقلم دادري بكافر لقلم دادري بلام دبيني لبشيك لو بشانيك حزو آرز وكاني خوي شهواتي خوي دبيت بربس لزيبة زيكردني أو شريعته دبيت بربس لزيبة زيكردني أو بياما أو إيمانكي نقصتان دكاتن بجويري لاداني إنسان بجويري لاداني إنسان لبرو شقة ما شبكن أو آياتاني خواي پروردگار تبارك وتعالى كباسي تحكيمي شريعة دكا ومن لم يحكم بما أنزل الله فأولئك هم الكافرون هم الفاسقون هم الظالمون هرسك حالة هاتوا طبعا زانان رحمتي خوان لسر بيت تفاصيل يان دعوتي لسا حالتك ذا كابرا ظالم دبي لسا حالتك ذا كابرا فاسق دبي لسا حالتك ذا كابرا كافر دبي بلام فسقيش زانان دي كان دوبش فسقي قسكا كبي لدين ناتي تدر وفسقي قورك كابرا بي كافر دبيتن أو زبرا برزكانكم خواي پروردگار تبارك وتعالى دفرمي أفرأيت الذي اتخذ هواه إلهه هواه أفرأيت من اتخذ إلهه هواه دبيني سيرناكي أوانيك حزو آرز وكاني خوان لابو تخوا يعني سي يعني لزياتي حلال وحرام لخوا ورقري لجياتي شريعة لخوا ورقري لزياتي بيام لخوا ورقري تبارك وتعالى بۆ خۆی حەز و ئارەزووی هەر شتێکی برد دەڵێ کوڕە ئینسان لەو دنیایدا وەچۆی گوتی چەندی کە دەژی زۆر وەچ بێدڵی خۆت مەکە بابە خۆ بێدڵی خۆت مەکە پەرژینێکی قایم بخۆ کابرا ئاژەڵ نییە بڵێ وەڵا ڕێژمەی لەسەر هات بێتە خوارەوە و ینی بە کەیفی خۆی تێبەر بیت و لەو سەری بۆ ئەو سەری وەڵا بابێ بەڵێ ڕاستە کابرا موقەت لەو دنیاین بەڵام بۆی کە بەڕاستی لەو دنیاینە بە موقەتی مانای ئەوە نییە ئینسان حەز و ئارەزوەکانی خۆی لێ ببنە خوا و لێ ببنە ئیلاහ و لێ ببنە پەرستراو جا لەبەرەوە برا بەڕێزەکانی خۆم ئینسان ئەگەر بێوێ کەمالی ئیمانی دەستکەوێ و ئیمانی مطلقی دەستکەوێ ئەوەی بەڕاستی دەبێت پەیڕەوی شریعەتی خوا بکاتن لە شریعەتی خوا لا نەداتن و بە تایبەتیش لەو شتانەی کە تەماشە دەکەی لەگەڵ حەز و ئارەزوەکانی تۆدا تێکەگیرێن چونکە دائما حەز و ئارەزوو ئینسان حەزی لە زەبط و ڕەبط و حەزی لە تەکالیف و حەزی لەو شتانە نییە حەز و ئارەزوو ئینسان حەزی لێ نییە بە ڕۆژوو بێ لە مانجی ڕەمەزاندا بەڕاستی پێی خۆشە مەسەلەن ئاو بخواتەوە پێی خۆشە بەردەوام مەسەلەن هەر کاتێکی حەز و ئارەزووی بوو سەرجەی لەگەڵ خێزانی بکە پێی خۆشە مەسەلەن دەی نان بخوا ئەوانە هەمووی چنە حەز و ئارەزوو ئینسانن بەڵام شریعەتی خوا تەبارەک و تەعالە دەفەرمێت لەو حەز و ئارەزوانە مانجێک بگرەوە چەند سەعاتێک
بزانین داخواتۆ گوێڕایەڵی خوای پەروەردگار دەکەی بە پێچەوانەی حەز و ئارەزوەکانی خۆت. ئەوجا حەزوی ئارەزوی ئینسان لەو شەوە کورتانە ئەوەیە کە هەڵنەس دیتن بۆ نوێژێ بەیانی بخەویتن خۆ دنیا کاول نابیتن دەڵێ بەس ئەسڵی ئیمان ئەوەیە کە حەز و ئارەزوەکەی خۆت و حەزبوونت لە خەوەکەی وەلانی هەستی بۆ کە وەڵامی پەیامی خوای پەروەردگار بدەیەوە حتى يكون هواه تبعا لما جئت به. پێغەمبەر بەچ هاتووە عەلەیهی سەڵات بە شەریعەتێکی متەکامیل هاتووە لە هەموو بوارەکانی ژیاندا عیبادات و خواپەرستیەکانەوە شتێکی بڕاون و شتێکی کۆتایی پێهێنراون لای خوای پەروەردگارەوە تەبارەک و تەعالا ئەمری پێکراوە بە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام و ئینسانیش برا بە ڕێزەکانی خۆم ئەو حەز و ئارەزوانە هەتا ماوەیەکی ئینسانی ئەزیەت دەدەن لە سیڕاعدا دەبی لەگەڵیان هەتا وەکو عیبادات و خواپەرستیەکە دەچێناوی وەکو عیبادات و خواپەرستی معاملەی لەگەڵ دەکەی ئاگاتان لەوەی هەبێت یعنی هەر کاتێکی عیبادات و خواپەرستیەکان وەکو عیبادەت و خواپەرستی معاملەت لەگەڵی کرد لێی حاڵی بووی بە شێوازێکت ئەنجامدا کە خوا و پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام دەفەرمون ئەو کاتەی ئەو حەز و ئارەزوانە لە جیاتی کە ببێتە تێکگیران و سیڕاع لەگەڵ ئەو تەکالیفە شەرعیانە ئەبێتە چی؟ ئەبێتە تام و چێژ و لەزەت لێوەرگرتن لە بەرۆژ پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام هەر کاتێکی کە ناڕەحەت دەبوو هەر کاتێکی بێتاقەت دەبوو چی دەفەرموو؟ ئەریحنا بیها یا بیلال کاتێک کە بێتاقەت دەبوو پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام نوێژی دەکرد عیبادەت و خواپەرستی ئەگەر ئینسان لێی حاڵی بێ ئەگەر وەکو خۆی ئەنجامیدا لە جیاتی ئەوەی کە پێی بێتاقەت بێ تام و چێژ و لەزەتی لێوەردەگرێ واللهی برا بە ڕێزەکانی خۆم چۆن ئینسانی تین و چۆن ئینسانی برسی تام و چێژ و لەزەت لە ئاو دەکات تام و چێژ و لەزەت لە خواردن دەکات ئینسانی ئیمانداری ڕاستەقینەش ئاوا تام و چێژ و لەزەت لە عیبادەت و خواپەرستی دەکات لەبەرەوە ئەو پیاوە ساڵحانەی پێشین ڕەحمەتی خوایان لێبێ فەقیر بوون هەژار بوون دنیایان نەبوو بەڵام کاتێک کە ئاوا دوو بە دوودا دەنیشتن کە هیچ کابراگۆتی پەڕەسۆتکەیەکی ئەو دنیایان شک نەدەبرد بەڵام بەڕاستی بە مانای کەلیمە عابید و خواپەرست بوون دەیان فەرموو ئەگەر مەلیکەکان و کوڕە مەلیکەکان بزانن چ خۆشی و خۆشگوزەرانێک دە دڵ و دەرونی ئێمەدایە لە جالەدوونە عەلەیهی بالسیوف وەکو بڵێ شەڕیان لەگەڵ دەکردین بە شمشێران ئەو خۆشی و خۆشگوزەرانیان لێدەستاندین کەواتە ئەو تام و چێژ و لەزەتەی کە لە خواردن و خواردنەوەی دەکەی تام و چێژ و لەزەتێکی موقەتە کاتیە هەر ئەوەندێ پاروەکە دەجووی قوتت داتەوە لە فکرت دەسێت تامەکەی چۆنە لەوانەشە زۆر جاری وا هەیە ئەو خواردنە خۆشەی کە دەیخۆی بێتە مایەی نەخۆشی تو هەندی دەخۆی زگێشت پێوە دەنووسێتن تووشی زەختت دەکات تووشی سوکەریت دەکات تووشی بێتاقەتیت دەکات ورگت گەورە دەکات بەڵام عیبادەت و خواپەرستی وانییە چەندی کە دەیکەی تام و چێژ و لەزەتی زیاتری لێ دەکەی لەبەرەوە برا بە ڕێزەکانی خۆم خۆشە ئینسانی ئیماندار بەم شێوازە سەیری عیبادەت و خواپەرستیەکان بکات تەبەن شەریعەتی خوا تەبارەک و تەعالە بۆی هاتووە ئینسان حەز و ئارەزوەکان بە دوای شەریعەتی خوای گەورە بکەون بۆ چکە خوای پەروەردگار شەریعەتێکی ناردووە کە پڕاوپڕ لەگەڵ طەبیعەت و لەگەڵ خلقەت و لەگەڵ بنیەی ئینساندا تێک ناگیرێتن بەڵکو تێک دەکاتەوە بۆ چکە خوای گەورە خالقی ئینسانەکەیە ئەلا یعلم من خەلق
وهو اللطيف الخبير. ئەو خوای کە خاڵقی ئینسانە ئەویش دەزانێت چە عیبادەت و خواپەرستیەکی لەسەردا دەنێتن. لەبەرەوە خوای پەروەردگار تەبارەک و تەعالا دەفەرمێ لا يكلف الله نفسا إلا وسعها. یعنی شتێک کە خوای پەروەردگار لەسەری داناوی دیارە لە وسعی ئێمەدا هەیە، لە تااقەتی ئێمەدا هەیە. یعنی شتێک بۆ نمونە کە ئینسان تووشی قسوور هات، تووشی زعف هات، تووشی پیر بوو، یان حاڵەتێکی نەخۆشی بەسەردا هات، تەکالیفی شەرعی کە لەسەر ئینسانێکی ساغە لەگەڵ ئەوی فەرق و جیاوازی هەیە. تەماشەکە خوای گەورە تەبارەک و تەعالا کە باسی خاوەنی عەزاری شەرعی دەکا لە مەسەلەی جیهاد و قیتال و ڕوبەڕووبوونەوە لەگەڵ ئەهلی کوفر و نیفاق، چ دەفەرمێ؟ ليس على الأعمى حرج ولا على الأعرج حرج ولا على المريض حرج. ئەنی کەسێکی کوێر، کەسێکی شەلا، کەسێکی نەخۆش وەکو کەسێک نییە کە قالبی ساغ بێت و خاوەر قووەت و هێز و دەسەڵات. کەواتە ئەو شەریعەتە لە هیچ کون و قوشبنێک لەگەڵ حەز و ئارەزوەکانی ئێمە تێک ناگیرێن، بەڵکو ئەو کەسەی کە حەز و ئارەزوەکانی خۆی لێ دەبێتە خوا و سوودمەند نابێتن لە هیدایەتی خوا، ئەو کەسەیە کە حەز و ئارەزوەکانی خۆی زاڵ دەکا، تەفزیل دەکا بەسەر چی؟ بەسەر عیبادەت و خواپەرستی. برا بە ڕێزەکانی خۆم، ئەو کەسەی کە بۆ نمونە بە نوێژ بێنمە، چکە بەڕاستی گەورەترین شت نوێژە لە ژیانی ئینساندا ئەمڕۆ. ئەو کەسەی کە بتوێ بزانی ئیماندارە مسڵمانە تەماشای نوێژەکانی کە واللهی هەر کەسێک نوێژەکانی مەزبوط بوون ئیماندارێکی ڕاستەقینەیە. بەمانای کلمە مەبەستم نوێژەکانی کە دەڵێم مەزبوط بوون هەم لە نوێژ حاڵی بوو بۆیە لە فەلسفەی نوێژ حاڵی بوو بێ و ئەو نوێژانە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام ڕوح و گیانمان بە قوربانی بێ چۆنی کردوون ئاوا بیان کاتن و نوێژ بوێتە بربەستێکی پۆڵایین لە مابەینی ئەو لە مابەینی ئەخلاق و ڕەوشتە دزێوەکە. ئەگەر ئەو ئینسانە ئەبەم شێوە هەموو حەز و ئارەزوەکانی خۆی وەلانان و پەیوەست بوو بەو عیبادەت و خواپەرستی ڕێک و پێکە، دەبێتە پردێک بۆ خواپەرستەکانی دیکەش، لەوانەی دیکەشدا ڕەنگ دەداتەوە. بەڵام ئینسان کە لێرانە بۆ نمونە وەڵا کاکە بۆ نوێژ ناکەی بۆ خوای جا مامەسە خۆ باوەڕم پێیەتی، بەڵام بە قورئان تاقەتم نییە، بە قورئان درۆ دەکەی، بە قورئان باوەڕت پێبی دەیکەی، بە قورئان باوەڕت پێبیتن وەچ کاورای گوتی دەناو ئاگریش دابی دەیکەی. برایەکم بینی سجن بوو لە بەردەستی ئەمریکیەکان، تی مامۆستا ئەمنیان پێچا بوو بە حەبل دەست و لاق و لە ناو تەیارەی، هیچ زوولەم نەبوو. تی قەسەم بەخوا کە کاتی نوێژەکان داهات، نوێژی نیوەڕۆ نوێژی عەسر گوتی بەس بە دڵ بە ئیشارەت گوتی بەس ئەوەندەی پێم کرا بە ئەسەری خۆم بەرز دەکردەوە، ئێ هەندەی لەسەر ئەوە ئێت و کاکە نە دەستیان پێچاوی نە قاچیان پێچاوی نە کەس لێت دەداتن، وەڵا تاقەتم نییە، باوەڕت پێی نییە، باوەڕت نییە کە تۆ دەچیەوە خزمەت خوا تەبارەک و تەعالا حەشر و حیساب دەست پێ دەکات و لێت دەپرسێتەوە. جا ئینسان ئەگەر لەو شتانەی کە ئەمڕۆکە کە هیچ تاقە و توانایەک و بەڕاستی هیچ ماڵ سەرفکردنێکی نییە، جادێک ئەسبەینێک کە خوای گەورە تەبارەک و تەعالا وەکو هاوڵانی پێغەمبەر خۆ تەکلیفەی لەمەش کردووە، بەڵام زروفەکەی ما و زروفەیە. هاوڵانی پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام ڕەزا و ڕەحمەتی خۆیان لەسەر بێ، بە ماڵی خۆیان، بە ڕوح و گیانی خۆیان، بە ماڵ و منداڵی خۆیان، بە هەموو شتێکی خۆیان ئەو دینەیان سەرخست، دیفاعیان لەو دینەی کرد، نەژیان گۆڵان ناتوانی، درۆشیان نەدەکرد. لە یەکێک لە غەزوەکان کە نەفیر عامی کرد پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام، سێ سەحابە دواکەوتن کە هاتەوە پێغەمبەری خوا هیچ عوزریان نەوتێن، وەڵی پێغەمبەری خوا چ عوزرمان نەبوون، نەهاتین و بە کورت و کرمانی جا هەرچی لێمان دەکەی لە خزمەتدایە. کاچی خۆ ئەو موسڵمانە
ئەوە دیندارە نەک کابرا مەسەلەن کە نایکە هەزار یەک عوزریش بە درۆ بینیتەوە خوای گەورە عاقیبەتمان خێر کاتن و ئیمانمان سەلامەت کاتن و خوای پەروەردگار وامان لێ بکاتن کە زاڵ بین بەسەر حەز و ئارەزوەکانی خۆماندا و هیچ شتێکیش لەو شەریعەتەی دانیە کە لەگەڵ حەز و ئارەزووی سەلیم تێک بژیرێتن بەڵام حەز و ئارەزووی سەقیم هەموو شتێک تێک دەگیرێت دەگەڵی والسلام عليكم ورحمة الله وبركاته.